کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە جەژنی قوربانین. 4 ڕۆژ لەم وڵاتەدا پشووە و خەڵکی هەرێمی کوردستان و گەشتیارێکی زۆری بیانی و عێراقی ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان دەکەن. کێشە و گرفتەکانی بەردەم گەشتیاران لە هەرێمی کوردستان چییە؟ ڕێگاوبانەکان لە ناوچە گەشتیاریەکان بە چ شێوەیەکە؟ شۆفێران هاوڵاتیان سەبارەت بە خراپی ڕێگاوبانەکان چی دەڵێن؟ دەستنە سەفرەی بەخۆشی ئینشاڵڵا بەس ئەو قەڵەباڵغی بێزارتان ناکات؟ وەڵی بێزار و بێزار نەبێت چ بکەیت هەر دەڕۆن شێوە دەچن وەڵی چنی لای وەرتێەوە لای وەرتێ باشە ئەو ڕێگاوبانەکان خراپ نییە بەڕێی تو پێویست ناکات ینی نۆژەم بکرێتەوە بەرێوەڵە پێویستە کۆ پێویستە ئارێوەڵە یا تو کە دەگەڕێەوە خەمی هاتنەوەت نییە؟ بەرێوەڵە بە تاکیت چەندت پێ دەچێت تا دەچێت؟ وەڵڵا نازانم ئێستاوە دەچم نازانم بە چەند سەعاتی دەگەمێ باشە چێ بۆچی ئەوەندە قەرەباڵغە؟ لەو سەرە دۆزێت تەسکە مەجات نییە سیارەت تێ پڕ بن یانی جادەکە فراوان نییە؟ زۆر تاسکە زۆر دەستە ئەو جعدەی کاتێکەوە دەچینەی شێش ئێستا دەست نەکات ئارۆ دەچین بۆ بێخاری هەتا سعات دوازدێتەوە یعنی ئیش نەبوو یانی لە سبەینەوەیەوە دەتانێ بچنە بێخاڵ بەڵێ ساعت 12 دەگەنێ وڵا 12 دەگەینێ 12 ئەرێ وەڵی ئەی کەی دەگەڕێنەوە؟ بەخوا دۆ سعات 6 وەرەکە ڕێگە نەبوو بەوڵە دەسوڕێنەوە بەولە ئەرێ وەڵی کێشەیە ئەو ڕێگا زۆر خراپ زۆر خراپ ئێستاەوە خەڵکە دەشتە سەفرەی دەشتە بێخاڵ دەشتە ئەو جیانە باشە پێدوانیە دەبی ڕێگاوبانەکان فراوانتر ببی دەکرێت فراوان بکرێت بەس عالەمەکە زۆری دەسێرا خاص جێژدارە مخالەفات زۆرە سەرپێچی ها ساعتیشەیە زۆرە زۆریش ئەوە دەمەکە لێ یانی خەڵک پابەند نابی بە بە یاساکانەوە نابێت ئەگەر جوسایت بی کێشە نامی سایبی هیچ کێشەی نابی بەس لەبەرەوە یەک سایدە و خەڵکەش زۆرە قەڵەباڵغ دروست دەبێت بێزاتان دەکا و قەڵەباڵغی ئەرێ وڵی 2 ساعت کە ساعتش کە دەرناچی لە ماوەی 100 مەتری نابڕێت کەوا چێش لە گەشتەکەتان ناکەن ناوەڵە خۆشی لێ نادین هەر لە ڕێگایەکەی ڕێگاکە تەسکە چییە؟ ڕێگایەکە زۆر ناخۆشە و تەسکشە یانی زۆر ناخۆشە تەعاملی ئەو وەزعی ناکە بەڕاستی بەڵام یانی ڕێگاوبانەکان زۆر خراپ زۆر خراپ باشە چەند دەبێت و خەریکی دەبێت؟ وڵی احتیمالیە ئەم لە دەربەندی تا لە نیم ساعت زیاتر نیم ساعت هەر لە هەولێرەوە دەرچوین بەرەو چەند ناوچەیەکی گەشتیاری لە یەکێک لە ڕێگا سەرچیەکانی شاری هەولێر هەرگە گەیشتینە هاوینە هەواری سەلاحەدین پیرمام لەوێوە هەستان بە قەرەباڵغیە کرد. ئێستا ئێمە کاتژمێر نزیکەی 11 پێش نیوەڕۆیە وەک دەبینن لە ڕۆژی سێمی جێژندا قەرەباڵغی لە شەقامەکان دەستی پێ کردووە. یەکێک لە هۆکارەکانی ئەو قەرەباڵغی کە دروست بووە زۆربوونی ئەو تاسانەیە کە لە ناو کۆڕێ تا دەردەچی لە کۆڕێ کە لە مەسیفەوە دەیت دەردەچی لە کۆڕێ چەند تاسەیەک لەم بەر و لەو بەری شەقامەکە دروست کراوە ئەمە وای کردووە کە قەرەباڵغیەک دروست بێت. حاجی گیان سڵاوت دەبێت چ کاتە قەرەباڵغی زۆر دەست پێ دەکات؟ ئێواران سەعات چەند دەست پێ دەکات؟ لە 5ەوە دەست پێ دەکات هەتا سەعات چەند؟ دوی شەو عالم هەر نانوی لە 5ەوە تا 2 شەو ئێرە قەرەباڵغ ئەو قەرەباڵغ ئەولا قەرەبان باشە تۆ بەس پێم بڵێ لە ناو کۆڕێ تاسەیەکی زۆر دەبینی ئەو تاسە زۆرە چیەوە؟ وڵی کردی نازان چێ دەکەوە حکوومەت خۆی دایناوە یا خەڵک کردێت؟ نانە حکومەت دایناوی حکوومەت دایناوە ئەو تاسانە پێت باشە یان خراپ باشە دیکو ئەدی ئەگەر سەری ئەبێ سەر ئەبی چەند منداژی چەند یانی سەلامەتی گیانی ئەوان ئەو هەز من ئەودا ئەوێ ڕۆژێ سیارەتە بن لۆری لێرە هەندێک کەس لە خۆیەوە تاسە دروست دەکات ئەو تاسانە پێدوانی ئیزدحامی دروست دەکات ئەو تاسانە ئیزدحام دروست دەکات دەبێ یعنی زۆربەی کاریگەری سەلۆری شتەکانی شەیە براکەورە لە بۆی باریان قورسا و تاسانە دروست دەبێت. باشە ئەو کاتێک کە ئێوە ئاهەنگێک دەجێڕن حسابی گەڕانەوە دەکەن ڕێگا قەرەباڵغە ئەرێ وەڵڵی زاری وایە خۆمانمان دەکەی لە جێکدا دەژینە تا دەبێت دەبێت سەعاتدا 11 چەند ساعت خۆتان تاخیر دەکەن؟ بە خودای زاری 2 ساعت خۆمان تاخیر دەکەین بەس یعنی دەگەینەوە عەزابە زۆر ناخۆش یعنی عەزابە چی گەورەیە؟ ماڵۆتە وەڵڵی زاری وایە بڕوای بکە زاری وایە شەوێت
یەک شەو دێمەوە لە یەکی شەو؟ ئەخر دەبینی ڕێکی ئیسدعامە ئەیواشە بە پێش دادێ دەڕوا و خۆری تۆزە بە دو چاودادەکە ینی کێشەیە کێشەیە توش هەرو معانەتت بینیوە ها ئەرێ ناخۆشە و قەرەبا ئەرێ ناخۆش ئیزاعەتستان دەکات وڵی بەگشتی ینی زۆر شوفێرانی زعاز دەکە بەس ناچاری چ دەکەی ئێوە خزمەت گوزاری ژینگەن ها ئیش دەکەن بەم جەژنە بەردەوام هات چۆ دەکەن تو پێم بڵێ لەگەڵ تاسەی وەسەد چۆنە زۆر خراپە زۆرە ڕێگاوبانەکان خراپە زۆرە چ وەختە کار دەکەنەوە ئێستا لەو وەختەی کار دەکەن باشە سبەینان زوو بەنا زوو دێن بەس زادەکە قەرەبارغا زادە خەرەبا لە بە زادە ئیشمان پێ ناکرێت زۆر باشە چ دەڵێیتە حکوومەت دەڵێ ئێرێ ڕێگاوبانمان بۆ باشکەیە والله داوا لە حکومەت هەرێمە دەکەین زادەکەمان و چاکە یعنی ئەمەشی سعاتەکەین کەرچی سعاتەکە لەبەر ئەوەی زبر زۆرە خەرچ بێزارە دەرێت ئەوێ باشە ئێستا و قەرەباڵغێ بەردەوام وایە لە کۆڕێ ئارێوە لە بەردەوام بەردەوامەوە بەردەوام ینی ساعتی کردوون بێزاری بەخوای بە زۆری ئەو ڕۆژانە پێنجشەمان چارشەمان جمعان ئێکزار قەرەباڵ باشە ئەو هەموو تاسە لێرەیەت ینی ڕاستە ئەو هەموو تاسە لە ناو کۆڕێ وای ناوە لە ڕاست نیە ڕاست بەس چی بکەین بۆ ئەو هەموو تاسە لێرێ واللهی داوا لە حکومەتەکەین ئەو تاسانە چاپ بکەن چارەکە چیەتی سیارەکەم بەنجیە گۆڕم بەنجی نەماوە بەنجی زوو دەگۆڕی نەوەڵا 3 مانگ 4 مانگ جاری باشە بەڵام ئەو هەموو تاسەی کە هەیە لە شەقامەکان ئەو تاسە و ئەو هەمووی تۆپەی بۆکەیت تو تەسیر دەکات لە ئەی بەنج تەبانەرێ وەڵە ینی زەرەرێک لە سیارە دەدا هەم بەڵێ وەڵا زووتر تەواوە بێگە جادەکە عادل بێ خۆشتر بێت تەمان فەرقیە باشە ئێستا ئەگەر تاسە و بۆ گەشت هاتوویە ماڵە لەو ناوچێ وەڵی بۆ گەشت هاتوومە دوێنێ عاقل بوومە دوێنێ؟ ئێم ڕۆچوومەتەوە هەولێر با بڵێن بەنجم هێناوە لەگەڵ خۆم وەستا لەبەر من هاتۆ دوکانی کردێتەوە و ینی لە دوێنێەوە لە سیارە دوێنێ سیارەکەم لێرە ماوەتەوە وەستاش نەبوو وەستا هەبوو وەڵا وەستا تەقسی نەکرێ بەڵام ئەو بەنجە نەبوو ماوەدەکەی نەبوو بەڵێ جاوەستا ئەو برادەی نرد بۆ مەسیر بۆ شەقلاوە هەر دەست نەکەوت سیارەکە مەجبور بەجێمان هێشت ئیمڕۆ چووینە سناعی هەولێر بەنجەکەمان هێناوە وەستا بۆمانە گۆڕیشڵە لەسەر ینی عاتڵبوونی سیارەکەت چێژی جەژنەکەی لێ بردی وەڵا نەما چێشی چی چێژی نەما ئارێ وەڵا دوو جا و سێ جا بڕۆ وەرە و ئەو تاسانە بێزاری کردو تەبان ئەرێ وەڵا بێزاری کرد ئارێ وەڵا گرینگە ببتە دوو سایت تەبان ئەرێ وەڵا پێویستە ئامانە باشە ئەو کاتێک کە ئەتو دەیتە سەفرە ینی بۆ گەشتێک دێت بەڵێ خەمیەوەتەکەی کەی دەگەڕیتەوە ڕێگا قەرەباڵغا ئەی تەبان ئارێ وەڵا گەت جادۆبانەکەوا بێ بێ خەمیەوەت بێ کە بە تاخیریە گەڕێتەوە ئەگەر جادۆبانەکە خۆش بێ و ئامان بێ یانی شەقامەکان کێشەنە زادەکە تەبان ئەرێ وەڵا چێشێ ئوستازا تو چی دەڵێ شەقامەکان وەک پێویستن مەمەجان نسییانە هەیە نییە سییانە نییە زۆربێت شوێنەکان ستا دوێنێشەوە ئەلێ بڕۆ لەو دیوە بڕۆ خۆت بچۆ خوارەوەی بینی تاسی چێوەندەیە هەرچی سیارێکە ڕۆژێری لێ ڕێی لێ هەڵستێنێ باشە ئەتوان بچێن ئەو دی ببینن تاسەیەکە درۆنە بێ 15 سنتیمتر بەرزە بەس چێ خەرجی زۆر دەوێت چارەسەر نازە خۆیان توانی سلۆپیکەن بۆی سیار عزێتی نەبێ ئەگە موقعەتیشە تا چاچێکنەوە بەڕێی تو پارەکەی چەندەوێ ملیۆنێک دۆلار دەوەرەقەشی ناوێ یعنی ئەو تاسی تۆ باسەوە دەکەی دەوەرەخەی دەوەرەقەشی نەچوو بۆ تۆ سلۆپێکەکەی ئەو سە دوێنێ لەگەڵ خۆمە بەسیارە لە ژێرۆ لێدا نازانی چی بریندارەکە چێس بریندارەکە کاکە ماندوو نەبی ئەوە چ خێرە ئەو سیارەیە والله حما ئێستا لەبەر ڕێگا قەرەباڵغی یان هەر شتی بەقورعان خۆی گەرمە دنیا دنیا زۆر گەرمە. ڕێشمان بەکەلگنا قەرەبارغا مەفرەزە لێرە مەفرەزە چیە؟ مەفرەزەی مروریە لێرە لەو قەرەباڵغی مەفرەزە؟ لەو لێژاکەی ئەوەی یانی مەفرەزە سەنەویشت دەپرسی؟ لە لێژایەکە شەقراوە دەچێ خوارێ مەفرەزەی مروری مرور لەوێ مەفرەزەی دانا مەفرەزەی دانا لە خوار خوارە مەفرەزەی ئەو هەیە تا دەگەی خوارێ بۆچی مەفرەزەی دانا وەڵی برێن بووچ لاخەت جێ مەفرەزەی نییە بڵێم چی یانی ئێستا سیارەکەی تۆ ئاتڵ بووە ئارێوە ئەی ڕێگاوبانەکان چۆنە تو ماڵ لە چێ بکەلک دەفرسینال یا لێرەمە لە هەولێرێ بۆ گەشت چوو بووی بەڵێ ڕێگاوبانەکان گوتت بەکەلک دەفرسینە بەکەلک دەفرسینە بەم قورتی ئەوەندەوەندێ تێدا دەگەێت سە قۆرتەکەی ستاب دەکەی لێ دەی ئەو زە وەرگەڕانە وەرگرتنە لە شاخی دەدەی
تازە ئێستا هاتم لە ڕێ بەخوای لە ڕێ سنتراک لێدا بوو لە شاخیدا بوو کاول بوو لە پێشم مەرجێک بە عایلە وەرگەڕا بەست بوو کامیرە بوو ئیستاپی کرد لە کامیرەکەیدا کەتە سەتەنیشت سەپشت ینی ئێستا ئەوەندەی هاتی دوو ڕوودا دوو ڕوودا دوو ڕووداوی بە خۆم نەفەرەقەمی ناخوارێ بە خۆتی بە خۆمان ڕامات شا سەلامەکە کێشەکە لە تاسە و لە کامیرەکە جێ غەرەت بوو بەخۆی دوو سایدا ئەو هات کە دەی لێرە دوو سایدا ئەو هادەبی لادێ بڕۆی کە لات دە کامیرەکە لەسەر لێویتی ئیستاپی کرد بوو ڕاست سوڕا بوو کە دووە سەپشت حایلێ پێ بوو سێ چار ئافرەت دووسێ مندار دوو زەلام باش بوو بەخۆیان سەلامەت بوو مەسارەکان کاولو وێران بوو ئارێوە باشە چ دەڵێیتە حکوومەت تۆ وەکو وەڵی بەس ڕێگایەکان مامۆچاک ینی ضرورە لە ئێستاوە هەر زۆر زەرورە نەکرد زەرورە لەوەرە ئێستاوەرە لەوەر تێڕاوەرە بزانە پێ دەکرێت لەبەر تاسێ بڕۆ وڵات 2 ساعت 3 ساعتم پێچوو لەوەر تێڕات 3 ساعتم پێچوو ئەوە گەیشتی ئەم شوێنە نزیک کۆڕێ ژی کۆڕە پێم بڵێ ئەم جەژنە بە بەراو لەگەڵ جژنەکانی پار چۆنە ڕاستی جەژنشی زۆر خۆشە بەس ڕێگاوانەکان وەکو پێویست نییە کە ڕۆژانە لەو ڕێ دەبینین عادی سەر ڕۆدا ڕێگە مەسەن تونێلی مەسیف نەگراتی هۆکارە بۆی برین ڕوودای هات سو دروستەبی لەو خەتەیە کە ئێستامە لێنە ڕۆژانە ڕوودای هات سو دەبینی باشە من ئێستا دەبینم سێ چار ئۆتۆمبیل لێرە وەستاوە تۆش لە دەرەوە بەلوعەیە ئاوت داناوە بۆ ئۆتۆمبیلەکە ڕۆژانە عاتڵ زۆر بەرێ هۆکارەکەوەیان مثلن لۆفەکانی مەسیفی زۆر سارە ئەمە هەر دەستێ دێن لێرە سار دەکەنەوە باشە ئەی ئەو یەکسایدە لە شەقڵاوە دواتر دەڕۆی هەموو یەکسایدە کێشە نییە قەرەبێ وڵی ئیزدعامی زۆر دووسێ جمعان تاوانی ڕۆژی جەژن سەدونێ زۆر ئیزدعام و ئەتا ساعت چەند ئیزدعام بوو دوێ وڵی تا 12 شەو ئیزدعام 12 شەو قەرەباڵغێکی یەکجار زۆر ئەرێ وڵ ڕێکە هۆکاری بەڕاستیەکە ئێرانە تقریبن 50 متر چی ما قیرکرێ هیچ معناها چی نییە 50 متر ئێستا چووی دەبینی لێرانە 50 متر ما قیرکرێ قیر نەکرێتە ئێستا کێشەی بۆ هەوڵاتیان خۆرش پاکرێ و ماڵانی بەڕاستیانە سان کردووە بێزاری کردی وڵە تۆ زوو ینی وەسەشی ئەوەی ناخۆش باشە ڕۆژانە خەڵک تووشی ڕوودا و دەبێ وڵا من ڕۆژانە بەخۆم دەبینم ئەلێرانە چ دەبینی ڕووداوی حادسی سارێ دەبینم بەخۆم ڕۆژانە دەبینم ڕێگە خەڵکێک بووتە قوربانی وڵی ئەوە نەبرن مرن شتوانە بەس سارەکە زەرێر پێگەی شتێک برن دەبین دەبینین زۆر تۆ وەکو شۆفێرێک تازە ئۆتۆمبیلەکەت ڕاگرت لە ڕێگا بوو ڕێگاکان چۆن دەبینی ڕێگەکان زۆر خراپن ئێستا و جادانە ببینی ئەوانەی خوارەیەکن مزگەفتی ئەوانە جێگایکی وە نییە کە خەڵک پێدا گەشتارێک پێدا تێپەڕتن قەرەباڵغی زۆر قەرەباڵغی هەیە ینی ڕێگاکان خراپە چێک تاسەی زۆرە قۆرتی تێدەیە ئێستا شۆفەرێک لێ دەرێک بێتن ئەو جادانە خاوین کە تۆ خەڵکیش پێدا ینی بەیەک گرێدەری چارەسەر گلێدەری ئێستا لێدا چا دەبی هەمووی ینی بەیەک گرێدەری ئارێوەڵا گلێدەر و شۆفەرێک هەمووی لە جادەکان خەلکیکانیش پێداتوانی بڕۆ ئەوانە کێشەی دروست کردی وڵا زۆریشی دروست کردێ و چیە کێشەکان چییە بەخۆی قۆرتی تێدایە و جادەکانی زۆر ناخۆشە و خەڵکیکانیش زۆر یعنی ئیزهاز دەبی لەو جادانە باشە دەڵێ قەرەباڵغا هەتا ساعت چەند ئەو قەرەباڵغێ دەمینێت هەتا سەعات جار ئێستا دوو شەوێ دەمینێ ئارێ وڵا تا دوو شەو دەمینێ جاریا لە جادەکان ببینی شەوان جارە هەر کەپسە ئەدی ڕووداوی هاتوچۆ بەخوا ڕووداوی هاتووە زۆر ئێستا لەو فەرعی خوارە پشت ئەو جسرەما جێگە هەیە ئێستا سیارەش لەوێ زۆر خەڵک لەوێ چوویتە خوارێ باشە بەڵام حکوومەت دەڵێ قیرانە پارە نییە ناکرێمە ئۆتۆبان دروستکەن جۆر سایدی تۆش دەڵێ بە یەک شۆفەر چا دەبێت یەک لێ دەری لێدەن جادەکە و خەڵکیکە چا دەبی کار ئێوە وەکو دانیشتی ئەو ناوچەی بۆ خۆتان هەوڵتان نەداوە چار زۆر بە خۆمان هە بە شۆفەری خۆمانی برادەرمان لێمان وەرگرتێ جادەکەمان چا کردیا جاری وایە خۆتان ئارێ بەخوای بە خۆمان چامان کردێ ئێستا شوێن پیشان دەدەم بە خۆمان جادەمان لەو خەلکی کرد و خەڵکیکە پێدا چوو بکە باشە چ دەڵێیتە حکوومەت دەڵێ ینی حکوومەت وەزارەت ڕێگاوبان ئەو هەموو فەرمانبەر و کارمەندە هەیە ئەو شتانە چارەسەرکەن بەڵێ ئەرێ وەڵای داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ئەو جێگە ئەو جادەوانەمان هەمومان بوومان چاکە چارەسەر بکەن بەڵێ سوپاسیان دەکەن کە بوومان چاکە ماندوو نەبن لە چێوە دێنجانە لەبێ خاڵە دێ لەبێ خاڵەوە سەفەرەکی خۆشتان کرد بوو لە خوا بەزیات بەدڵتان بوو زۆر بەدڵمان بوو ئەی ڕێگاوبانەکە چۆن بوو الحەمدولله لە خوا بەزیات ڕێگاوبان زۆر قەرەباڵغی نەبوو کاکی شۆفێر چەند تاسەت بینی لە ڕێهاتاتی بڵێم 100 تاس زیاتر 100 تاسە بەخوای سیارەکەت لێ نەدا بەرە وڵا لێدا قەرەباڵغیت نەبینی لە ڕێگا وڵای زۆر بوو بەس پێت وانییە دەبێت جادەکانمان چاو بەرە وڵا پارێکی وەردەگرن پارە لێمە وەرناگرن پارەی وەردەگرن ژینگە وین برور وین ڕێگاوبان وەری دەگن کووە ینی پارەی ژینگە مرور ئارێ بەخوای هەر هەمووی وەردەگیرێ بەڵام ڕێگاوبانش خراپە پارێ هەزەی وەرناگرن پارێ وچی وەرناگرن پارەی هەزەش وەردەگرن بەڵێ باشە چوونە سەفرەی دوێنێ دوێنێ شەومانەوە بەڵێ
چۆن ئێستا گەڕانەوە لە ترسی قەرەباڵغی لە ترسی قەرەباڵغی گەڕانەوە جەماعەت زۆر زەحام بوو لە ترسی قەرەباڵغ ئەگەر نادەمانەوە ئایشاءالله حکوومەتی هەرێمی کوردستان وەک دەبیندرێت چەندین پرۆژەی استراتیژی هەیە پرۆژەی استراتیژی ڕێگاوبان چ لە ڕابردوو چ لە ئێستا کەوتۆتە قۆناغی جێبەجێکردن پرۆژەی استراتیژی ڕێگای نێوان هەولێر دهۆک ڕێگای هەولێر سلێمانی کۆیە کە ئەمە ڕێگای استراتیژین و حکوومەتی هەرێمی کوردستان قۆڵ و بازووی لێ هەڵکردووە لە بەرنامەیدایە ینی ڕێگا استراتیژیەکان بۆ ساڵانی داهاتوو تەواو بکات لەگەڵ ئەوەشدا هەندێک جار کە پرۆژە دەکرێت هاوشێوەی ئەم ڕێگا کاتیەشکە تا ڕادێک بە ڕێگایەکی کاتی یان ڕێگایەکی سەرەکیشدا دەندرێت کە خەڵکێکی زۆر هاتوچۆی تێدا دەکا شۆفێران گلەیی لەوە دەکەن لەم شوێنێکی ئێستا من لی وەستاوە چەندین جار ڕووداوی هاتوچۆ دروست بووە شۆفێر لەبەر قەڵەباڵغی نەیزانیوە لێرە تایەکەی خزیوە کەوتۆتە ئەم قۆرتەی ئەم قۆرتەی ئێرەوە و تووشی ڕوودا و بۆ سیارەکەی زەرەری لێکەوتووە بەشێک لە شۆفێران دەڵێن هەندێک جار پرۆژەکان کە جێبەجێ دەکرێت کەم تەرخەمی تێدایە ئەمانە خۆڵێکی زۆرن گردایەکی زۆرن یەک دەوە شۆفەر لێرە دەدرێت لە پێشوودا کام جادە دروستکرا دەکرا ئەم قۆرتایە نەمینێ و ئەمەش وەکو شۆڵدەرێک وەکو جادەیەکی خۆڵی لەو کاتێک کە قەرەباڵغی دروست دەکرێت شۆفێران بە سەلامەتی لێرە بپەڕنەوە و تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن ئەمە یەکێکە لە شۆفێریت کاگە برادەرانم کامیرەکە بسوڕێنەوە ئاسەیریکەن ینی چارەسەرکردنی ئەم شەقامە زۆر بە ئاسانی چارەسەر دەکرا ئەگەر بێت و ئەم قیڕەی کە لێرە دراوە ینی هەموو کەسێک ئەگەر ئەندازیاریش نەبێت دەزانێت ئەم قیڕەی لێرە دراوە ئەگەر کەمێک تەنک کرابایە ئەم ئۆتۆمبیلانە ڕۆژانە تووشی زیان نەدەبوون سیرکەن هەر ئۆتۆمبیلێک لەم ناوچەیە دەڕوە زەحمەتێکی زۆر دەبینێت تاوەکو لەم تاسەیەدا دەپەڕێتەوە مەبەستمان لێرە ئەوەیە شۆفێران دەڵێن هەر کاتێک کە پرۆژەیەک دەکرێت دەبێ ڕەچاوی سەلامەتی شۆفێران بکرێت. زۆر جار دەبینرێ ئەو ڕێگای زۆر قەڵەباڵغە هۆکارەکەی چێ خراپی ڕێگاوبانەکە یان چییە؟ هۆکارەکەی ئەوەیە خراپی ڕێگاوانەکە جادەکە زۆر لۆدی لەسەر لە کۆڕێکە دێ تونێلەکە نەکرایتەوە ڕۆژە مناسەبەکان ئەو جادانە هەمووی قەرەباڵغە باش ئەوە ئاخی جارکەی نۆژەن کراوەتەوە وەبیرە نایە ئەمە لێرە لێرە ئەو مەسیفەی بوونێ وەبیرە نایە و جادانە تعمیر کرابن و هەر ئەو هابوو تعمیرات لە مەسیفی نەبووە باشە هەر کەسێک کە لە دەرەوە گەشتیار دێ بەو ڕێگایدا ناڕوە لێرە لە بەسڕای دێ هەتا عاجومەرەوە بەس ئەو ڕێ ئەو ڕێگا بەس ئەو ڕێش تەمەشێکوە تەسویرکەنەوە هەموو تاسەیە هەمووی بابرێ لە چێن دەردێ لە هەولێرە دەی هەمووی مشکلەیە تا دەگەیە پشت شەقراوە باش تاسەی زۆرە بەرێ تاسێ زۆر زۆرە جادەکانش قەدی من هیچ ژۆن نەکرات خۆ بە تایبەت ئەو جۆت سایدێ مەسیفی لە خوار قەڵاتی بانەوانێت تا دەچێت کۆڕێ هەمووی ئەو تاسەی باشە ئەوە خەڵکی مەسیفن بەردەوام بووی مەسیفی باشە بەردەوام دەبینن ئیزدەحامیەکی زۆرە خەڵکێکی زۆر بێزار دەبێ عائیلەیە خێزانە گەشتیارە بێزارتان دەکات بە تایبەتی ینی ئەو ڕۆژە مناسەبەکان زۆر زۆر قەرەباڵغە و ئیدی ینی باوەڕ بکە اختیار هەبوو نەیتوانێت لەو زادی پۆرتۆ دەستمان گرتێ پەڕانیتمانەوە بردیتمانە وەرە هینایتمانەوە وەرە لەبەر ئیزدەحام لەبەر ئیزدەحام شەر قەرەباڵغی سیارەی بەرێ بە تاکید ینی جادەکانی زۆر کۆنن هەمووی تاسەی تێدایە خاص بە تایبەتی مەسیف وەکو پێویستە و شەش بۆ نەکرات ڕێگاوبانەکان چۆن دەبینیت بەخوا ڕێگاوبانەکان هەتا هەدەچی باش نینە لەبەرەوەی تاسەیە یەکساییدا ئێستاش لێرە برێن ئەو ڕۆژێژ نەخاستن لە بۆنەکان ئەو قەرەباڵغی و ئیزدیحامە لێرە هەیە یەک مشکلەی سارێ دروستەبی زادە ئیزدیعامە لە پاش ئیزدیعامێکەش خەرکە تەسیس لە ناو شارەکەش بە شارۆچکەی مەسیف
زۆر قەرەبار خەرک بێزارە بی خەڵکت بینیەوە لێرە لەبەر ئیزدەحام بێزار بوو بێت تاوان بێزار بۆ ئێستا تو لێرە دەبینی دەچی و مارێ لێرە لە بازاری شتێکی دەکڕێ هەتا دەگەڕێ ئێرە ئەلێرە هەر لە بازارێ و سێرەتا دێرە تقریبا 20 دقیقە چارێکێک پێدەچین لەناو شاری کۆت ئەو شەقامە چەند دەبین نۆژەن نەکراوەتەوە ئەو شەقامە لە ئەوەلی کە خیر کرێ هەتا ئێستا نۆژە نەکراوە هەندێک تاسە شتێکە دێجارێک حکوومەت هاتیە ئەو تاسە شتەکانی هەگرتەوە ڕای ماریە و ئێدی هیچ کەش نەکرەیە پاش ئێستا دەچێ خوارێش لای کۆڕێ ئەو لای خاستان ئەو دووسایدەی تونێرەکەی لەگەرەوەی دەبتۆیەک حتا بەودا هەر تاسە ئەوەیەکی زۆرتە بۆ ئاوە خۆت وات لێ هاتووە لەبەر ئەوەی کە ڕێگا و بان خراپە نەچێت دەرەوە بۆ گەشت نەچە شوێنە بە قورعان چونە دەرەوە ئەوە کەمە برێ بەدەستە خۆیتم بەس حتا بە سەتا تقریبا 50 تا ئەوەی تاسیری ڕێگاوبانەکەژەکە خەرک نادەدرێت ئێستا فەرمە ئەو هەموو ئەو گەشتیارە هاتێ بێرە دەڕوا لێرە تو دەڕۆی تا دەگەی کوڕی لە کوڕی دەبتۆ یەک سایت هەتا دەستۆ لای تونێلەکەی مامەزەرکەی لەوێ بڕێک باشە بی ڕێگاوان ئێستا لێ دەشت هەری و گەری علی بەگووانە چێشتی زۆر دروستە بخواستن هێوارە لە کاتی گەڕانەوەی خەرکەکەی ئەو چێشانە بەگەنا باشە ینی باش برێ خراپ نییە باشە عیبی نییە ئێستاکەم بەسم چارەی چێت چارە مەتەنە کردستانان باران دەباری و ئاوا دەگەرێتەوە سە زادەکەش خراپەبی دەبێت تو بانگەوازێکی بکەین لە بۆ هەموو بڕێوەبەرەکانی مدیرناحیە و قایمقەمەکان کە ئاوی نەی زادەکە ئەو هاتە زادەی زادەکە تێک ینی یەک لە گرفتارە گەورەکان بۆ خراپبوونی جادە و ئاوە دێت بەڵێ ئاوەکە هیچ درنیەوەتەوە لە ساڵی 1970 ئەو جادە دروستکەوە تا ئێستا دەستکاریش نەکراوە و هەروەکو خۆی هیچ نۆژەن نەکراوە هیچ نۆژە نەکراوەتەوە هەردوو جادەکەی سایدی مەسیبی لە 1970 حیبەکەوەیە دەبی ئیشغال و میشغالەکەەوە کارکەون جادەکان چاکەنەوە ینی پێت باشە ئەوە نەقیر کرێتەوە جارە چیتکە کورە پێم خە تامیر کرد تامیر خیر نەکەن بە تامیرکەنەوە هەر لەسەر لە بەری بە باشی ینی ئەرەوە لە هەولێرە هەتا سی دەکان دەبی تامیر هەتا سی دەکان هەتا حاجۆ ئەمەرە ناتا سی دەکان هەتا ئەوە ئەوانە دەستە ناو بەفرێ ئەوانی جنوبی دەستە ناو بەفرێ بەڵێ بە هەتاوێت چاکەن هەتاوێن دەبێت کەواتە ئیزدەحامی زۆری لەسەر و بێزار بوونە لەو هەموو قەرەبار بێزارین لێ بێزار بوونە بێزارین لەو قەرەبارگەی ناڕازیشم لە مهندسەکانی وەزارەتی ڕێگاوبان یعنی زادەکان دەکەن نزمترە لە ئاردەکەی هەر چونێک ئاو باران بارێتن ئاو هەر دەست زادی ینی بە هەندەسی ناکەن هەندەسی ناکەن ناوە بە شێوەیەکی هەڕەمە چەکەن هەرەمە چی دەکەن ئارێ وەڵە لێ برسینەوەش بکرێ زۆر جوانە مەسەلە قیرکردنەوەکەنی مەسەلە ئەو موادی تێدا بەکاردێ مەوادەچی یعنی ستاندار نییە وەکو پێویستزاران کاتی خۆی تێ دەکات چیمەنتوی دەکە ئێستا کات چیمەنتو ناو قومەوەکە دەکرێت ناو قیرەکە ینی زۆر شت ئەو ئیشی مهندسەکان هیچی منێ بەس وەکو معلوماتێک سەرەتا شتەکەەوە بی ئەومان ئەو بێزارتان دەکا خراپی ئەکی دەکەیت چەند ئیزدیعامی تەوان بێزار دەکات کاس شوێنشی هادی بیدانژ خاصن ئەو منتخانە خەڵکەی زۆر لێ کۆ دەبدێدا دەنیشی حەزی لە شوێنشی ئارامە حەز ئەوانە بەتەمەنەکان زیاتر پێویستیان بۆ شتەیە کە لە شوێنی شوا دانیشی ئیسراحەت تەمەنیان تێپەر یعنی بەس ئەو شتانە بە شێوەیەکی عام بکەم باشە ئەو قەرەبارەکەی کە دەبینی زۆر جار دەبینی حالەتەکی تاڕە ڕوو دەدا کەسێک نەخۆش دەکەوێت باش ئەو کەسە چۆ قوتار دەبێت لەو قەرەبار آخر بخۆی ئەو مهندسی تەختیتی کردی غێر دەبێت لابەلار ڕێگا هەبی ڕێککو ئێستا لە بۆ خانیان لە بۆ هەندێک محلان زادەی خەدەمی دەکەن دەبی لێرە شەوی بە لێرە ئەوەنی ئەو زادەیە و زمانەی نییە ساری 57 ئەوانەیە بەس بەڕێکبەرینیان کردێ و خلاص. خراپی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان کە تەوەری ئەمڕۆی باسی ڕۆژ بوو ئەمەش یەکێک لەو نمونانەی ڕێگاوبانە سەرچیەکانی شاری هەولێرە کە ژمارەیەکی زۆر لە شۆفێران و ئۆتۆمبیلەکان لێرە گیریان خواردووە بەهۆی خراپی و ڕێگاوبانەکان. ئەگەر یەکێک لە هۆکارەکان خراپی ڕێگاوبانەکان بێت بەڵام بەشێک لە هاوڵاتی و شۆفەران پێیان وایە کە ئەو قەرەباڵغێی دروست بوو هەندێک جار لەگەڵ ئەوەی کە ڕێگاکان خراپە هەندێک جار شۆفێرانیش بە شێوەیەکی نایاسایی ئۆتۆمبیلەکانیان لێ دەخوڕن و سەرپێچی هاتوچۆ دەکەن و هەندێک جاریش کاسبکاران تاسە دروست دەکەن یاخود کاڵەکانیان دەهێنە سەر شەقامەکان بەمەش قەرەباڵغێکی یەکجار زۆر دروست دەبێت. چارەسەر لای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکانە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.